ئێمە دەبێت تەواوی هێزی خۆمان بۆ لایەنگری لە شەوساوان بەکاربەرین. بێگومان ئێوە بۆ هەموو عەقڵ و فامەوە دەتوانن پارێزەرێکی باش بۆ پێرەوان و خەباتکارانی ئاینی تازە بین. جگەلەوەش ئێوە بە ناوی زاوای دیۆکلێتیانوس و مێردی خەت و هێلێن لە دەسەڵاتی خۆتان لە کۆشک دەتوانن یەک جار زۆر کەڵک وەربگرن و بەهرەی لێ وەربگرن. بەڕێزان، بەڕێز سەربازێک لە کۆشکەوە هاتووە، وا دیارە لەلایەن دیۆکلێتیان نانەزانم دەقیانوسەوە پەیامێکی هێناوە. بڵێ بێنە ژوورێ پێی بڵێ بێت چاو هێشتا باش نایەتە سەرزاری بە دیۆکلێتیانوس دەڵێ دەقیانوس. بڕۆ پێشێ. ڕۆژ باش بەڕێزان. ڕۆژ باش. جەنابی دیۆکلێتیانوس ئێوەی بۆ کارێکی گرنگ بۆ کۆشک بان کردووە. زۆر باش. فەرمایشی نییە قوربان؟ فەرموون. بڵێ چ شتێک قەوما بێ. بە زۆیی تێدەگەین. گەلووس کارسکەی من ئەمە دەکەن. بەسەر چاو. ئێوە بەرەو کۆشبڕەکەون منیش لە هەوڵین فرسەتدا دەگەمەوێ. هەوڵ بدەن بە نەبوونی من نەزانن ها. زۆر باش. وەرە بزانم فکرم بزانین ها دەستم بەردە پێشکە بزانین ئاگاتان لە خۆشم بێگومان شتێکی گرنگ ئەو جەلسە بەڕێزان، بەڕێز دیۆکلێتیانوس خەریکی وتوێژ لەگەڵ ئەو نادراوانن کە لە ڕوومەوە گەیشتوون. بەڕێزان دەبێ کەمێ ڕاوەستن. باشتر ئێمەش بەکارەکانمان ڕادەگەین. ژمارەی قۆڵبەستکراوەکان ئەمڕۆ 11 کەسن کە 6 کەسیان مەسیحین و باقیەکانیشان تاوانیان جوراجور هەیە. مەحاکمەکان چۆن دەچنە پێش؟ هەواڵی زۆر خۆشم نییە. زۆربەی مەسیحەکان خۆراگری دەکەن، بەڵام کەسانێکیش هەن کە توانای خۆڕاگریان نییە و تۆبە دەکەن یان ناچار بە تۆبە دەکەی. تۆبەکەران هاوکاریش دەکەن؟ تەنیا بڕێکیان بۆ وێنەیەکی لە مەسیحەکان ئەمڕۆ حەشارگەی ئەدونیای قەشەی بە ئێمە پیشاندا. ئەوتان خۆڵبەست کرد؟ نەخێر قوربان، ئەو داوێکی یەکجار باشە. ئەگەر ئەو بخەینە ژێر چاودێری لەگەڵ لایەنگرانی دەتوانین پێکەوە خۆڵبەستیان بکەین. زۆر باشە کەوایە بە تەواوی وەریابن کە خۆی ون نەکات. من کەسێک دەکەمە کێشک چیەوە. هیواد بە خوددا بێ پلۆتۆن، خوددا لەگەڵمانە. خدایە پەنا بۆ تۆ دەبم، خدایە ئاگادرین بێ. ترس بە خۆت ڕامەدە پلۆتۆن، ترس بە دڵتا ڕامەدە، خوددا لەگەڵمانە. هیواد بە خوددا بێ، خودای مەتن لەگەڵمانە. خودای گەورە لەگەڵمانە. هیواد بە خوددا بێ پلۆتۆن، هیواد بە خوددا بێ، ترس بە دڵت ڕامەدە، ترس بە دڵت ڕامەدە. خوددا لەگەڵمانە پلۆتۆن، خوددا لەگەڵمانە. خدای مەزن ئاگادار، خدای مەزن
ئەو خوداپەرستە خوداکانی ڕۆمی قبول نییە پەیکەری ئیمپراتۆری شکاندووە بێشەرم بووە دەبێ ئەو بسووتێنن ئەرێ دەبێ بیسووتێنن دەبێ بیکوژن پێشنەولاوە دەبێ بکوژرێ بڕۆنە دواوە ئەو بێشەرمە بەرن ئەو بێشەرمە خوداکانی ڕۆمی قبول نییە دەبێ بکوژرێ دەبێ تاوان بکرێ دەی بۆچی ئەو بێدینە پیسە ناهێنن؟ باشترین سزا بۆ ئەو سووتاندنە هەر بژی قازی هەر بژی ئەگەر سزای ئەوان سووتاندنە ئەی سزای ئێوە چییە؟ وا دیارە لە بیرتان چووە کە ئەیوەش خودایوان دەپەرستن یەهود جگە لە یەهوا خودای هۆزی خۆی هیچ خودایەکی تر ناپەرستێ. هەرکەس خودایەک جگە لە خودایانی ڕۆم بپەرستێ شیاوی مردنە تەنانەت ئەگەر لە ئەولادی یەهودیش بێن. تۆ حەقت نییە سوکایەتی بە هۆزی یەهود بکەیت. بێدەنگ بە ناپیاوی پێس بێدەنگ بن ئەوە چ باسە ئارام بن ڕێگا بکەنەوە دەبێ بیکوژن دەبێ بیکوژن دەبێ بیسووتێنن بیکوژن ئاوری تێبەردن لە نێوی بەرن دەبێ بیکوژن دەبێ بیسووتێنن دەبێ بیکوژن هاوانبار بیکوژن ئاوری تێبەردن دەبێ بیکوژن هاوانبار دەبێ بیکوژن دەبێ بیکوژن ئاوری تێبەردن دەبێ بیکوژن ئاوری تێبەردن ڕۆنە دواوە وریابن ڕۆنە دواوە بە حکمی دادگای عالی فیلادلفیا و بە فەرمانی عالی جەناب دیۆکلێتیانوس پلۆتۆنیۆس سانکتوس خەڵکی فیلادلفیا بە تاوانی سوکایەتی بە خوداکان و خۆبواردن لە دانی قوربانی بۆ بارەگای پەیکەری مبارەکی ئیمپراتور و شکاندنی پەیکەر و هەروەها بە تاوانی چوونە سەردینی درۆیی عیسای ناسری بە مردن مەحکوم دەکرێت. ئەمە سزای ئەو کەسانەیە کە لە دینی تازە پێڕەوی دەکەن و لە فەرمانی ڕووم خۆیان لا دەدەن. حکمی دادگا کە سووتان لە ئاوردایە هەر ئێستا جێبەجێ دەکرێت و تەرمی ئەو پاش سووتاندن 3 شەو ڕۆژ لەو شوێنەدا دەمێنێتەوە تا ببێتە خۆراکی پەلەوەران و ببێتە سەرمەشقی تەواوی خراپکاران و کەسانێک کە خوداکانی بەهێزی ڕۆم و ئایینی ئیمپراتور دەخەنە پشتگوێ و دەچنە سەردینی کەسانی ڕوت و ڕەجاو.
Avrupa